ڕشتەی مرواری نووسین و ئامادەکردنی عەلادین سەجادی ئەم بەرهەمە لەلایەن دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستانەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. بەرگی یەکەم. قسەی نەستەق. لە سەرەتای ساڵی 1950دا مزاحم ئەمین پاسەچی نایب ڕئیس وەزەرای عێراق بوو. من عەمرم 35 ساڵێکە بوو، زیاتر لە 2 بەشی مووی سەرم سپی بوو. بە چەند ساڵێکی کەم لە پێشەم تاریخەدا چاوی پێم کەوت بوو. لەم تاریخەشە دیسان لە شوێنێک یەکمان کرد، عادەتیشی وا بوو بە دانەدانە قسەیە کرد. پێی وتم: ما كنت أتأمل أن أرى رأسك هكذا عاجلا. منیش کت و پڕ پێم وت: أفردني الدهر ألمتني مسائب فاشتعل الرأس شيبا. لە شار قوڕیانە پێوە کابرایەکی کورد بەوێدا تێپەڕی. پرسیەوە چییە؟ وتیان شامردووە. وتی: ئۆ خۆزگەت پێ نەوێ، ئەو مێمرێ، ئێستا ێژی شامردگا مێ مەڕە. ئەحمەد بەگی فەتاح بەگی ئەرازی پیاوێکی بۆشناخ و بەدەمار بوو. بە پێچەوانەی ئەو فەتاح بەگی باوکی پیاوێکی ساویلکە و بێدەمار بوو. ڕۆژێک ئەحمەد بەگەڵێ: بابا، ئاخر تۆ بۆچی وا لەگەڵ هەموو کەسێکە هەڵس و کەوت دەکەیت و خۆ دەکەی بە هاوشانی هەموو کەس؟ ئاخر تۆ نازانی من کوڕی تۆم؟ باوکیشی ئەڵێ: ڕۆڵا، من ئەزانم تۆ کوڕی منی، بەڵام تۆ نازانی کە من باوکی تۆم. ڕەس و ئاغای مەنگوڕ هەموو یشێکی خراپەیە کرد و جار جاریژە چوو نوێژێکیە کرد. پێیانەوت: ئاغا، ئەوە ئەو نوێژە بۆ چەکەی؟ ئەیوت: کوڕە نەوەگەم مەلایەنە ڕاست بکەن کاڵێن ڕۆژی قیامەت هەیە، با ئەمەشم بەدەستەوە بێت.